لا ڕاضەوە دکتۆر عاشق بن محەممەد نووسەر و شۆڤەکاری سیاسیم لەگەڵدا گفتوگوی لەگەڵاکەم لەبارەی ڕۆڵی سعودێ لە کۆتایێنانی جەنگی ڕووسیا و ئۆکرانیا. دکتۆر سڵاوتان لێبێ، تۆم کاتتان باش. سەرەتا دەمێت بزانم چۆن بوو سعودیا بووە نێوەنگیری نێوان رووسیا و ئۆکرانیا، هەرچەندە تا ئێستا رووسیا لە نێو دیدار و کۆبنەوەکاندا نەبووە، بەڵام سعودیا هەوڵەدات بۆ ئاشتی لە نێوان رووسیا و ئۆکرانیا. چۆن بوو سعودیا ئەم نێوەنگیریە ئاکات؟ كل التحية لك والمشاهدينكم الكرام. السلام عليكم وبركاته. بەلا هەموو شتێک شانشینی سعودیە لایەنێکی کاریگەرە لە پشتیوانیکردنی پرۆسەی دیبلۆماسی لە پاراستنی پەیوەندی نێوان لایەنە پەیوەندیدارەکان. بە هەمان شێوە شانشینی سعودیە ڕۆڵی هەبوو لە ئازادکردنی دیلەکانی شەڕی ئۆکرانیا و رووسیا. ئەمڕۆ بە هەمان شێوە سعودیە ڕۆڵێکی گەورە دەبینێت لە بەرقەرارکردنی ئاشتی وە کۆتایی هێنان بە دۆسیە جیهانیەکان. ئێمە کە شەوایەکی زۆر گونجاومان بینی لە جەددە، بە هەمان شێوە لەو کۆبوونەوەیە کە ئەمڕۆ لە نێوان شازادەی زێنشین محەممەد بن سەلمان و سەرۆکی ئۆکرانیا بەڕێوە چوو و بینیمان کە چۆن سەرۆکی ئۆکرانیا ڕەزامەندی لەسەرەوە دەربڕێ کە بارودۆخەکە هێور بکرێتەوە بۆ ئەوەی کە شەڕەکە بە تەواوەتی بوەستی تاکو ئێستاش چاوەڕێی هەنگاو و مووقیفی رووسیان. شانشینی عەرەبی سعودی چاوی لەوەیە کە پێگەی استراتیژی خۆی بەکار بهێنێت بۆ ئەوەی کە ئاشتی لە جیهاندا بەرقەرار بکات، بە تایبەتیش کە ئێستا سعودیە خاوەنی پێگەیەکی تایبەتیە و پێگەیەکی هاوسەنگی هەیە لەلایەن هەموو وڵاتاندا. ئەمە وای کردووە سعودیە متمانەیەکی جیهانی هەبێت لە نێوان لایەنەکان. کەوا بێت دەتوانین بڵین سعودیە ئەمە یەکەم جار نییە کە ڕۆڵی نێوەنگیرە بینێت لە نێوان رووسیا و ئۆکرانیادا. كان هناك دور سعودي في پێشتر ڕۆڵی سعودیە هەبوو لە ئازادکردنی دیلەکان و ئەوەی کە لە میدیا جیهانیەکانیش ئەمەژە پێکراوە لەوەی کە سعودیە ڕۆڵێکی هەبوو پێشووتر. شانشینی سعودیە بە هەمان شێوە ڕۆڵی لەوەدا هەبوو کە ڕۆڵێکی یەکلاکەرەوە و گەورە بوو لە لێکنزیکردنەوەی دیدگای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و رووسیا لەوەی کە لە ڕیاض لەگەڵ یەکتری کۆبوونەوە. ئەمە شتێک کە ڕوون ئاشکرایە کە سعودیە ئەو پێگەی خۆی بەکارهێناوە کە پێگەیەکی یەکلاکەرەوەیە لە سەراستی هەرێمی و جیهانی دەتوانێت کۆتایی بەم قەیرانان بهێنێت بەو مەرجەی لێک نزیک بوونەوەی دیدگاکان هەبێ. بەڵێ، شانشینی سعودیە هیچ گفتوگۆیەکیان لەگەڵ رووسیا کردووە سەبارەت بەم ئاگربەست و نێوەنگیریە بۆی رووسیاش بێتە ناو قسەی تێدا بکات؟ لا يوجد يعني تصريحات رسمية. تاکو ئێستا لێدوانی فەرمی نییە لەلایەن سعودیەوە، بەڵام ئێستا سعودیە کەناڵە دیبلۆماسیەکانی خۆی خستۆتە کار لەگەڵ هەموو لایەنەکان بە تایبەتی لەگەڵ رووسیا و ئوکرانیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆەوەی کۆتایی بەم قەیرانە بهێنن. بەدڵنیاییەوە شانشینی سعودیە لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسیە فەرمیەکانی خۆی هەوڵی داوە کۆتایی بە ململانەیە بهێنێت، جاچی لەلایەن ئوکرانیا بە یاخود رووسیا. ئەمڕۆ کەشوهەوایەکە زۆر ئەرێنی بوو لە جددە لە کۆبوونەوەی نێوان هەردوولادە یەکەم جارە شتێکی لەو شێوەیە ڕوو بدات لەبەرەوەی لەوەتەی ئەو ململانەیە رووسیا و ئوکرانیا دەستی پێکردووە. هەمیشە ئاڵۆزی زۆر هەبووە. سعودیە هەوڵ دەدات کە ڕاوێژ پێشکەش بکات و دەیەوێت ڕەوگەی دیبلۆماسی بەرەو پێشەوە بات بۆ ئەوەی کۆتایی بەم ململانەیە بهێنرێت بە شێوازێکی دیبلۆماسی و سیاسی. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوانیش هەڵگری دیدگایەکی هاوبەشن بەوەی کە ئەم با بڵێین ململانەیە تەنیا بە شێوازی دیبلۆماسی و سیاسی دەکرێت چارەسەر بکرێت بە گوێرەی یاسا. بەڵێ، دکتۆر بینیمان لافتەکانی ڕابردووە لە دیدار و کۆبنەوەی نێوان دۆناڵد ترامپ و زێلێنسکی گفتوگۆیکی توندیان پێکەوە ئەنجامدا و نیگەرانی لەلایەن هەردوو لایەنەوە هەبوو سەبارەت بە دانیشتنەکە. دواتر زێلێنسکی کۆشتی سپی بەجێهێشت، بەڵام لە دوای ئەم نێوەنگیری سعودی ئەم دیدار و کۆبنەوەی ئەمڕۆ لە شانشینی سعودی ئێستا ترامپ دەڵێ ئامادەم جارێکی دیکە پێشوازی لێ زێلێنسکی بکەم. دەتوانین بڵین سعودیە بۆ هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە
ترامپ لە کۆشتی سپی پێشوازی لە زێلێنسکی بکاتەوە؟ بلاد قبل قليل هناك تصريح ايضا کەمێک لەمە و پێش بە هەمان شێوە لێدوانێک هەبوو بەوەی کە ئەمریکا پێشوازی لەوە کردووە کە لەلایەن ئۆکرانیاوە گوتراوە ئەمە شتێکی زۆر ئەرێنیە بەڵام تاکو ئێستاش چاوەڕێی رووسیا دەکەین رووسیا چی دەڵێت و ئاوان هەڵوێستیان چی دەبێت بەرامبەر بەم ڕێکەوتنەوە بەم دەست پێشخەریەوەی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕوویدا لە سەرەتادا بەڕاستی دەتوانین بڵێن کە دەبێت ئەمریکەکان وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە بەڵام لە سعودیاوەی ڕوویدا ئەوە بوو کە ڕێزگرتن هەبوو لە نێوان هەموو لایەنەکان ئەمریکا و ئۆکرانیا و رووسیا سعودیا هەوڵیدا لە یەکتریان نزیک بکاتەوە بە پاراستنی ڕێزی هەردوولا و هەوڵیدا کێشەکە چارەسەر بکرێت چونکە دوجار ئەم کێشەیە دەکرێت لە ڕیشەوە چارەسەر بکرێت و ئاشتی بەرقرار بێت لەبەرەوەی لێک نزیکبوونەوەی دیدگاکان هەیە ئەمڕۆ دەبیستین کە دەکرێت کە ئاگربەست ڕابگەێنرێت بە درێژایی سنووری وشکانی و ئاوی کاتە پێشکەوتن هەیە لەم دۆسیە و ئەم بابەتە زۆر درێژەی کێشاوە وای لێ هاتووە کە هەموو جیهانی بەخۆی سەرقال کردووە میدیاکانی بەخۆی سەرقال کردو بۆی کاریگەری نەرێی لەسەر وڵاتانی دیکەشە بۆ ئەمڕۆ سعودیا لەو بەو ڕۆلە یەکلاکەرەوەی دەیگەڕێت و بەو ڕۆلە گەورەی لە ناوچەکە هەیەی هەوڵ دەدات ئەو لایەنانە لە یەکتری نزیک بکاتەوە من پێم وایە کەشەوە زۆر گونجاوە هەنگاوی زۆر ئەرێنین دراوە و دەتوانین بڵین گەشتبینین بە چارەسەری ڕشەیی. دکتۆر ببوورە پرسیارەکەی من ئەوە بوو لە دوای دیداری ئەمڕۆ نێوەنگیری سعودیا لە سعودیا ئێستا ترامپ هەڵێت ئامادەم جارێکی دیکە پێشوازی لە سەرۆکی ئۆکرانیا زێلێنسکی بکەمەوە. دەتوانین بڵین ئەم نێوەنگیری ئەمڕۆی سعودیا بوو وای کرد کە ترامپ ئامادە بێ جارێکی دیکە زێلێنسکی ببینێتەوە لە کۆشتی سپی؟ بەڵێ بێگومان کاریگەری کۆبوونەوەکەی ئەمڕۆیە لەبەرەوەی دوای نێوەنگیریەکەی شانشینی عەرەبی سعودی دیدگاکان لە یەکتری زیاتر نزیک بوونەوە و لایەنەکان گەڕانەوە سەر شتە هاوبەشەکان بیرمان ناچێت کاتێک زێلێنسکی کۆشکی سپی جێهێشت بە شێوازێک ڕۆی هەموو دنیا بینی کە چۆن بوو وەکو ئەوە بوو کە کۆدەنگی و ڕێکەوتن لە نێوان ئەو دوو سەرۆکەدانە بێ بە پێچەوانەوە ئەمڕۆ ڕێکەوتن هەیە پێشوازی لێکردن هەیە کەواتە گومانێک لەوەدانیا ئەو نێوەنگیری سعودیا ڕۆڵێکی گەورەی بینی لە یەکزیکردنەوەی نێوان ئەمریکا و ئوکرانیا. بەڵێ دکتۆر کۆتایاتنی جەنگی رووسیا و ئۆکرانیا چ کاریگەرێکی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ؟ مەلملانەی رووسیا و ئۆکرانیا کاریگەری نەرێنی لەسەر تەواوی جیهان هەبووە لە نێویشیاندا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەبەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 2000 بەشێکە لەم جیهانە بیرمان نەچێت کە ئەم ململانەیە کاریگەری نەرێنی سیاسی ئابووری لەسەر ناوچەکە بە گەورەی دروستکرده بوو بە تایبەتیش کە ئۆکرانیا دەتوانین بڵین سەر بە یەکێتی ئەوروپا بووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پشتیان بوو و رووسیا جەمسەرێک بوو لە جەمسەرەکانی جیهان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکێتی ئەوروپا جەمسەرێکی دیکە بوون لە بەرامبەردا بۆیە بەریەکەوتنی ئەم دوو جەمسەرە کاریگەری نەرێنی لەسەر لایەنی سیاسی و ئابووری هەموو جیهان دروست کردووە ئەوەی ئەمڕۆ ڕوودەدات لەوەی کە لایەنەکان لە یەکتری نزیک بکرێنەوە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر جیهان و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتی ناوچەکە دەبێت و کاریگەری باشی بۆ ئابووری دەبێت بە تایبەتی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕاضەوە دکتۆر عاشق بن محەممەد نووسەر و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ کاتێ بەیەمەتاندا.